کەرنەڤاڵی کۆمەڵی ئیسلامی بەڕێوەیە بە پێنووسی جەعفەر سەرۆکانی خوێندنەوەی براتان ئازاد ئۆمەراوەیی. کەرنەڤاڵی کۆمەڵی ئیسلامی بەڕێوەیە لە ئاسمانی کوردستانەوە مانگی چواردە ببینە و تریفە و نووری مانگە دەست بە گۆنای کوردستانت دادێنێت. هەموو بەیانیەک کە هەڵدەستین بۆنی دایکمان دەکەین. دایکە خاکە نیشتیمان بە بێدەنجی شەو و ڕۆژ لە باوەشمان دەگرێت. هەموو کاتێک سۆز و دڵی لەگەڵمان دێن و دەستەکانی دەکاتە هەتوان و ئەوین بۆ ئاسوودەییمان. تۆ دایکە گیان، دایکی گەورە وڵاتەکەم، تۆ چاوەکانت هەر لەسەرمانن. ئەم دەشت و پێوارت بۆ کردینە سەرین و لانکە و لایلایە. هەموو بەیانیەک تیشکە ئاوێزانە زێڕینەکەی ئاسۆی خۆر سڵاو لە کوردستانمان دەکات. شەبەنجێ لە ڕووناچی و ئەوین ئەدەنە دەرگای هەموو ماڵێک. دەست دەکەنە ملی کەژ و باوەش بە درەختەکان دادەکەن. خەندەش دەخەنە سەر لێوی خونچە و گوڵ. پەپولە و بولبولیش ئاواز دەسڕن. سەمال لەگەڵ هاژە و لە ڕێی تابگەکانی کوردستان دەکەن. ئەم وڵاتە ناسکوت جوانە خەڵات و بەخششی خودایی گەورە و میهرەبانە بۆ گەلەکەمانە. ئەی خاچی وڵات بۆ تیکە تیکە کراوی. ئەی کوردستانە سەر بڵندەکەم بۆچی دەجراکێنن. ئەی کوردستان خاچی کوردان بۆچی لەتلەت کراوی. ئەی گەلی کوردستان بۆچی مافی زمان و دواندن و فەرهەنگی کوردی خۆت یاساغە و قەدەغە کراوەلێت. ئەی گەلە کۆڵنەدەرەکەم نیشتیمانە زامدارەکەم کوانێ قەوارە و کوانێ دەوڵەتی کوردستان. ئیتر تەواو بۆیان ناکرێت خوێن مژ و داگیر کەر و قین لە دڵان ڕەوڕەوەی ژیان بوەستێنن. ئەی کوردستان کام ئامانجڕوونە کامەیە و لەکوێیە و چێیە مەردری ڕێگا. ڕێگای کاروان پیشان دەدات دەوەرە تەماشاکە و ببینە لەم کوردستانەدا بۆنی ڕێبوارانی ڕێگای کەعبە دەکەم. لەم دەڤەرە بۆنی کۆچ و هیجرەت دێت و تێکەڵ بووە لەگەڵ بۆنی نێرگزی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و یاران و ئەسحابدا. لەم دەڤەرە دۆست و حەبیبی ڕەسوولی ئەکرەم هەیە. هۆ کوردستان چەندین جار لە مێژوونی سیوتا شاخی قەندیل و حەمرین و جوودی ناخ و خاچی کوردستانن. جوودی ئەی لوتکەی بەرزی و کەناری لەنگەری کەشتی نوح. قەندیل ئەی ناسنامەی چوار پارچەی کوردستان و ئەی دوژمن بەزێن. حەمرین ئەی سنووری باچووری کوردستان. ئەی گەلە زامدارەکەم گەلی کوردستان. چێ هەیە ئازارەکانی ئەنفالی نەدی بێت و چێ هەیە چیمیاباران نەیتاساند بێت و چێ هەیە تراجیدیا و مەرگەساتی کوردانی نەچەشت بێت. هەڵەبجە و ئەنفال واتە ناکازاچی و هیرۆشیما و زیندە بەچاڵ واتە ئەسحاب الأخدود هاواتەی دوو زەمەنن. ئەی گەلە بێنازەکەم 100 ساڵە بریندار دەکرێ و 100 ساڵە کچانی ئێمەی کورد فرمێسک دەڕێژن و 100 ساڵە دایکانمان لایلایە بۆ ڕۆڵە بێباوکەکان دەڵێنەوە و 97 ساڵە چەقۆ مەقەستی سایکزبی کۆک کوردستان دەبڕێت و پەیمانی لۆزان و ئەرێ کام کۆنگرە دۆستی کورد بوو یاخود هەر پەیمانی کورد نەمان بوون. ئەی گەلۆ بۆ کوردوای لێهات بۆ چوار مار چوار هار چوار ئەژدیها بوو نەحود بۆ قودانی گەلی کورد. چێ بوو لەم ڕۆژەدا پشتیوانی کوردستان بوو؟ چێ بوو دیفاع بکات لە ئاو و خاچی کوردستان؟ چێ بوو بووە فریاد ڕەسی کوردستان؟ هۆ گەلۆ کورد زۆر بێکەس بوو تەنها خۆی بوو قەندیلی هەبوو. لەم ڕۆژەدا ئەژدیها و بەعەس هاوڕێ بوون هیچ زمان و حیوارێکیان نەدەزانی و کوردیش تاکە ڕێگا و بەردەباز تەنها و تەنها بەرەنگاری و قوربانیدان بوو. تەنها کۆچ و قەندیل و چەک تاکە ڕێگا بوون. لەم ڕۆژەدا تێکۆشەر هەبوون بەڵام هەر لەوێ ڕۆژێ کۆمەڵە مەلایەکی عەمامە سپی وەکو کڵووی بەفری قەندیل ژان و ژوار و خەمی میلەتێکیان هەڵگرت و چوونە قەندیل و چیا و دەشتی کوردستان.
گوتیان ئێمە ڕۆڵەکانی سەلاحەدین و جابانی کوردی هاوڵی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هۆچڕ نوکداری بەحسی زاڵم بزانە چۆن شمشێرەکەی بڕندەی هاوڵانی بەدر و ئوحود و کۆمەڵی ئیسلامی هاتن و وازلفەقارە و سوپای سەدام تێک دەشتێنێ دوێنێ بیلال و یاسر و ئیمام حەمزە و ئیمامی عومەر لە سوپا بوون دژی ئەبوو جەهل و لات و عوزا ئەمڕۆ پێشەنگەکانی ڕابوونی کۆمەڵی ئیسلامی سەرمەشقە و بە دوای هەنگاوەکانی سوپای ڕابەر و سەروەرمان صلی الله عليه وسلم کەوتون هیجرەتی کۆمەڵی ئیسلامی ئاوێزانی هیجرەتی هاوڵان بووە ئەوان بۆ حەبەشە و مەدینە گیانیان دەڕۆن ئێمەش لێرەوە بۆ بنتاوێرە بەردەکانی کوردستان و زستانە ساردەکەی قەندیل کۆز دەکەین و یەکەم چەخماغەی جیهاد لە کوردستان بەدەستی پێشەوای ڕابوون و پێشەوای کۆمەڵی ئیسلامی شێخ محەممەدی بەرزنجی و کۆمەڵە مەلایەکی جامانەسپی کوردی سەدایدا سەدام یەکەم نەخێری زەبری ئیسلامی بەرکەوت لەسەر قافڵەی ڕابوونەوە بۆیە بۆنی شەهادەت لە کوردستانەوە دەکەین بۆنی شەهیدانی بەدر لەگەڵ شەهیدانی کۆمەڵ ئاوێزانن و مەلا عەلی بیارە و جامانە سوورەکە و مامۆستا شەریف و پەنجەی شەهادەتی و مامۆستا ناسیح خۆی محرابی خۆی وتەی تەقوا و زاهیدانی لە شارە زور و هەورامان و مامۆستای سوورکرا و لە شەهادەت و حافیزی قورئان مامۆستا عەبدوڵڵای قەسرێ سەرقافڵەن لە ڕابوون ئەوانن ئێستا لە لای خوای گەورەن بە خۆیان و چکە و خوێنەکانیان و شەکوای ئەمگەلە و کوردستانیان لە لای خوا و پێغەمبەر تۆمار کردووە پرس و ڕاز و ئارەقەی کۆچ و خوێنی کۆمەڵی ئیسلامیان لە لای پەروەردگار یاداش کردووە ئەوانن گەورەترین بڕوانامەیان هێناوەتەوە کە شەهادە و بڕوانامەی دکتۆرای شەهیدی و شەهادەتە ڕۆڵەکانی کوردستانم هۆگەلەکەم کۆمەڵی ئیسلامی کۆڵی کورد و کۆڵی دینی هەڵگرتووە زام و ژانی سەدان ساڵی ئەم گەلەی هەڵگرتووە بۆیە کۆمەڵی ئیسلامی عاشقی ڕاگەیاندنی دەوڵەتی کوردستانە هۆگەلۆ ئەم جامانەسپی بە سەرڕانە قاچەکانیان لە دوای قاچەکانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم و ئیمام عوسمان و ئەبوو بەکر دادەنێن لێرە کۆمەڵی ئیسلامی قوتابی و ئەسحابی ڕەسوولە و بۆنی خوێنی عومەر دەکەم لە زامانەکەی قەسرێ و محەممەد سەنگاوی و شەهیدانی خورماڵ کە لە شەو نوێژدا شەهید کران بە ویردی نزا و دوعا و نوێژەوە بۆ لای خوابران و بەدەم نزا و دوعاوە چوونەوە لای خوا و دەعوا و شەکوای خۆیان و گەلی کوردستانیان بە خوێن و میسکەوە بردە لای خوای گەورە بۆنی کۆچی ڕابوونی کۆمەڵی ئیسلامی وەکو ئارەقەی میسکی غاری حیرا و ئوحود لە ڕابەرمان محەممەد صلی الله عليه وسلم و ئەبوو بەکر دەهۆنی و دێت هەمان بۆنی میسکە دێت لە شێخ سدیق سەرگەتی و مجاهیدانی سلێمانی و بۆنی سەدای الله ئەکبەری لە خشوع و زاهیدی وەکو بیلال و نعرەکەی هێز وەکو حەمزە لە مجاهیدەکانی هەولێر و گەرمیان و کەرکووک دەکەین هەمان بۆنی کۆچی مهاجیر و ئەنسار لە مجاهیدەکانی دوهۆک و بادینان و سۆران و ڕانیە و پشدەر و کۆیە دەکەین ئەی گەلەکەم ئەگەر زەینەبی کچی ڕەسوول الله و ڕوقیەخان و عائیشە و تۆزی ڕێگا و ئازار و ئارەقەی کۆچیان کردبێت و تینوەتی بیابانیان لە ترسی کوفر چەشت بێت وا لێرەش کچانی کوردستان و خوشکانی کوردستان دایکانی کوردستان و بەدوای ئەوان ڕۆشتن لەوێ ئەو کات بیابان بوو لێرەش تاوێری بەرد لەوێ ترسی ئەبوو جەهل لێرە ترسان لە باس دایکە عایشە و سومەیە و فاتیمە هاوار دەکەن خوشکانی کوردستان ئێوە تەنیانین و ئێوە شەکوای گەلێکتان پێیە دەیگەێنن بەخوا و پێغەمبەرەکەمان ئەی ڕابەرم محەممەد گیان ڕەسوولی خوا لە برسانە خۆت و ئەسحاب چویە شیوی ئەبوو تاڵیب و ئەی محەممەد گیان ڕابەرم چەند ڕۆژ بەردت لە سک بەس لە برسانە لە مەدینە و شەڕی خەندەق ئەی ڕابەرم لە ماڵتدا چەند ڕۆژ نانێ نەبوو کە بیخۆن خۆت و خێزانت ئەی سەروەرم
ئارەقە و خوێنت بۆ ئەم دینە ڕشتوو تۆ هەر ڕەحمەت بووی بۆ میلەتت ئەی محەممەد ڕەسوول الله ئێمە مجاهیدی تۆین و لە مەدرسەکانی حەدیث و وتەکانی تۆدا قوتابین و قورئانی پیرۆز فێر دەبین کوردستان بۆتە مەدینەکەی تۆ هەموو بەردێک تاتە نوێژە و بەڵام ئەی ڕابرم ئومەتەکەت سەدام زوڵمی لێ کردوو بووە ئەبوو جەهل و دەبینن کۆمەڵی ئیسلامیش بووەتە قوتابەی مجاهیدی ڕێبازی تۆ ئەی ستۆمای چاو محەممەد گیان دیفاعی کرد گەلی تۆ ئەی ڕابرم سەدام ئەنفالی کرد و برسی کرد و گەمارۆیدا ئەم زاڵمە بەڵام ڕۆڵەکانی ڕابوون دۆستانی تۆ و ئەحبابی تۆ کۆمەڵی ئیسلامی چۆکی نەدا و دیفاعی کرد هۆ دایکان هۆ خوشکان هۆ باوکان و لاوانی کوردستان کۆمەڵی ئیسلامی خزمەتکارە و شکۆی ئێوەی دەوێت و بەردەوامە هۆ گەلەکەم ببینە ڕۆڵەکانت لە کۆمەڵی ئیسلامیدا لە پەرلەماندا چۆن لەسەر تیکەتیکەی بودجە و قوتی گەل هاوار دەکەن چۆن لەسەر نەوت و تانکەری نەوتی سنوور و قوتی گەلێک هاوار دەکەن چۆن لەسەر ئیسلام و دەستوری ئیسلامی و دادگەری و بەدامەزراوەی بوون هاوار دەکەن ئەی گەلەکەم دەببینە چ ئەندازیارێکن لە چاکسازی بوێریدا و دژی گەندەڵی هاوار دەکەن دە ئەندامانیان ببینە چ دەستپاک و ئەمیندار و دڵسۆزن و خوشکانی کۆمەڵ ببینە چۆن قوتی خۆیان دەدەنە بێ باوکان و یەتیمان و بوونە متە مەدرسەی شکۆی ئافرەتانی باڵاپۆشی سمبولی نور قوتابیانیان ببینە چۆن بوونە دەستگرۆی هەژاران و خاوەن پرۆژە و خولی بەهێزکردن و بوونە هیوا بۆ خوێندکاران مامۆستایان ببینە چۆن بوونە پێشەنگ لە دڵسۆزی وانە و فێرگە و زانست تەندروستکاران خوێنیان کردە دیاری و دەستیان بوونە هەتوان بۆ ئەم میلەت و وڵاتە و ئەندازیار و پزیشک و فەرمانبەران بە تێکڕا هەموو چینێکی ئەم ڕابوونە ببینە چەندە دڵسۆزن هۆگەلەکەم ئەم کۆمەڵە خزمەتکارە و دەستپاک و چاکسازە و خاوەن پرۆژەی دەوڵەتی کوردستانە و خاوەن بەدامەزراوەی کردنی دەستگا حکومیەکانە و پرۆژەی بۆ گەنجانی کوردستان و بێکار و دانەمەزراوەکان و خانمانی ماڵیش پێیە و پرۆژەی بۆ کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان ئامادەیە و کۆمەڵ دەڵێت و دەیڵێتەوە کە دەبێ موچەی فەرمانبەران و هێزی پێشمەرگە زیاد بکرێت و هێز و مەچەکی کوردستان بن نەوەکو هی حیزب یان دەستەڵات بن کۆمەڵ دەستی کڵێشاوەی کرێکاران و کاسبکاران دەگوشێ و وەکو سەروەر صلی الله عليه وسلم دەستەکانیان ماز دەکات و خاوەن پرۆژەیە بۆ پاراستنی مافەکانیان و دەبێت خانەنشینی ئەوانیش بگرێتەوە لە هەر کەرتێکدا کار بکەن کۆمەڵ پرۆژەی هەمەلایەنی پێیە و سوود بە تاکەتاکەی ئەم گەلەستەمدید و ئازادی خوازە دەگەێنێ و کۆمەڵی ئیسلامی لە دەرگای هەموو ماڵێک دەدات و دەڵێت هەر ئاوەدان بێ ماڵە شیرین و بەڕێزەکەم و ئاوەدان بێ کوردستان کۆمەڵ خاوەنی دەیان پرۆژەی گەورە و خاوەنی پرۆژەی دەوڵەتی کوردستان و خاوەنی خەباتی سپی مەدەنی سەرشەقامە و ئەو کۆترە سەپیانەی نامەی ئاشتیان هەڵگرتووە و هەر لە دوای قنوتی سەروەر سەلامی لەسەر لە دوای بیری مەعونا ئەوە هەر کاتێک دەنجی قنوت دێ کۆمەڵی ئیسلامی دەیخوێنێ بۆ ڕۆڵەکانی کوردستان لە کۆچ و کۆڕە و ئەنفال و چیمیایی بارانی دێ و شارە سوتاوەکان و هەر کاتێک دەنگ و ناڵی منداڵێک دێت ئەوە کۆمەڵی ئیسلامیە لە باوەشی دەگرێت و دەیکاتە سۆمای چاو هەر کاتێک ژان و هاواری نەخۆشێک دێت ئەوە بەخشینە لە باوەشی دەگرێت هەر کاتێک داگیرکەر دێت کۆمەڵ لە بەردەمی وەستاوە و هەر کاتێک گەندەڵی هەبێت کۆمەڵ لە بنی دێنێ و هەر کاتێک سیاسیەکان و دەستەڵات بوونە بازرگان کۆمەڵ بەخۆی و گەل هاوار دەکات هۆجە ماوەری کوردستان ئەگەر دەتەوێ هەرزانی لە شارەکاندا هەبێت و خزمەتگوزاری بەدەوام بێت و گەندەڵی نەمێنێت و دادگەری و ئازادی هەبێت و کوردستان ئازاد و بەختەوەر بێت ئەوە دەنگ بدە بە کۆمەڵی ئیسلامی و بڵێ بەڵێ بەڵێ تۆمان دەوێ کۆمەڵی ئیسلامی دەنگ بدە بە پەرچەم و ئارمی ڕەنگە پرتەقاڵیەکە و وشە و دروشمی کۆمەڵ کە لا ئیلاهە ئیلا اللهە و
مانگە نوێکەی و کۆمەڵی ئیسلامی هەڵبژێرە و دەنگ بە 104 بدە و ئاسوودە دەبیت.